رئیسدار عبدالزهره هنداوی بردفک وزارت پلاندانان عراق بغداد لگلمه تاک عبدالزهره دم باش سپاس با آمده بونا و دمک ده نها عراق بیر ل پلانک دنیا جهگیر دکتن جبو شاندنا نفته لشونا ریا گرویا هرمز ریا بوریا کردستان جیهان هیا و چند ساله گرتیه آگاهی داوی چنه سبارت به و بجداریا وزارت پلاندانان بوبکر نابیره شكرا جزيلا تحية طيبة سپاس سڵاوێکی گەرم بۆ ئێوە و بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە هەر شوێنێک هەبن بەدڵنیاییەوە ئیمڕۆ ئێمە باس لە دۆخێکی ئاورتە دەکەین بەهۆی ئەو گرشیانەی جیهانی گرتوتەوە ئێمە باس لە نەبوونی سەقەمگیری و نادڵنیایی دەکەینەوە کە نەکتەنیا لە ناوچەی کەندابڵ تێکرا جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی واتە لە ناوچەکانی دیکەش باس لە چێبڕچەکان و مشتومڕەکان دەکرێت و کێشەگەلی دیکەش هەن هەمویان بەدڵنیاییەوە لە کۆتاییدا کاریگەریان دەبێت بە تابەتش کاتێک ئێمە باس لە سەرچاوی سەرەکی داهاتەکانی عراقەکەین کە نەوتە ئەگەر هەر شتێکی نەخوازرا و ڕووبدار بەدڵنیاییەوە کاریگەری نەرێنی لەسەر عراق دەکەوێتەوە لە ڕۆژەکانی ڕابردووش ئەو جەنگەی نێوان پێکهاتە ئیسرائیلی و ئێران مەترسی دروست کرد کە ئەو چوارچێوەی جەنگە فراوانتر ببێت واتە دەرەنجام داخستنی گەر و هورمزی لێ بکەوێتەوە ئەمە کاریگەری لەسەر ناوچەکە و عراق و تەکرا جیهانیش دەبوو بەڵام خوا بەزایی هەبوو کە جەنگە تەشەڕەی نەکرد و بەو شێوەیە نەتەقیەوە و دۆخەکەی هەور بووە بەڵام هەتا ئێستاش کۆڵگەکانی گرژەکان هێشتا هەر بەردەوامن و ململانەکان قابلە دیسان تەشەنە بکەنەوە بەدڵنیاییشەوە لە کۆتاییدا عراق ڕوانگەیەکی دیکەی پێدەدا ڕوانگەیەکی ڕوونی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی ڕوبەڕووی دەبنەوە کە دەکرێت کاریگەری لەسەر ئابوووریەکەی هەبێت هەندێک حکوومەت هەوڵدەدات جێگرەوە بدۆزێتەوە بەلایانی کەم بۆ کەمکردنەوەی مەترسەکانی کەمتر پشتبەستن بە نەوت جێگرەوەکانی دیکە بۆ ناردنی نەوتی عراقیش لە دەرچەکانی دیکە لە شوێنەکانی دیکە تەنانەت ئەو بۆڕیانشی کە عراق بە بەندەری جێهان دەبەستێتەوە کە ئەماش یەکێک دەبێت لەو دەرچانەی کە بتوانرێت نەوتی عراقی لێوە هەناردەی بازاڕەکان بکرێت و ئەگەر بێت و گەر و هورمز دووچاری کێشە بوویەوە ئەمە لەلایەک لایەکی دیکەشەوە عراق ئێستا پشت بە هەندێک لانی پەرپێدان و بوژانەوە دەبەستێت باشە بەریاوەیە کاک عەبدولزەهرە دخوازم بزانم دەبێت دەما کو لە گۆڕی ناوەندên ناودەوڵەتیên پەیوەندیدار ببە پێشبینیکردنە و نرخên neftê zêdetir dakevîtin her ev sale heta dawiya salê nirxê bermîlekê bigehe $40 jî bi rojeka wiha plana we çi ye ji bo rûbirûbûnê bû xûragirtinê bû rawistana serpiyên xwe di demekê de hêşta Iraq zêdetir pişta xwe bi neftê girê didetin طبعا بالتاكيد البلد لا يمكن ان يترك حاله هكذا بدون وجود معالجات لمواجهه چارەسەری ڕوبەڕووبوونەوەی قەیرانانە بدۆزێتەوە و بەڕێ بکات بێگومان پێشبینی هەن شارەزایانی نەوت و پسپۆڕانی نەوت ئەوانەی کە لە جیهان هەمویان شارەزان و ئاگادارن کە نرخەکانی بەو خێرایی یەکەم نابنەوە بۆ ئەو ئاستەی کەمتر بێت لەوەی پێی گەیشتووە لە ماوەکانی ڕابردوو بە پێچوانەوە پێشبینی دەکرێت
نرخی نەوت بەرز بێتەوە بەهۆی زیادبوونی خواست لەسەر وزە لە ئاستی جیهان ئەمە لە چوارچێوەی ئەو چێبڕچە ملانە نشی کە بەردەوامن هەن واتە ڕێزەر عەبدولزەهرا پێشبینیە عێراقی ئەوەک و نرخی نەفتە دەمێن پێشدا دێ بلند ببیتن دەمەکە دێ ناوان دێ ناودەوڵەتی بەر و واژی پێشبینی دەکەنەوە. لا هي ليست توقعات العراق انه اما بيشبيني عراق نيه بلام او درهاويشتانا او دوقيك هي لآستي عراق نيه بتنيا بالكل آستي ولاتاني ناوتكش زياتر لولاتي كان كبش بنود تبستن كأمش بآستي شي برزة لا بش بستن بو كولاقي بيس كردني آوري خوان من ملاني كان ئاماژە بەوە دەکەن و بەو ئاقارەدا دەڕۆن کە نرخەکان لە بەرزبوونەوە دابنج کە تا لە ڕاوچە و نیگەرانی و شێوی و گرژی هەبێت لە ئاستی جیهان ئەگەرەکانی بەرزبوونەوە زیاترن لەو لایەنەوە ڕێزەر عەبدولزەهرا بۆ ئەگەرەکە وەکو vê dawiyê me bi çavê xwe dît beriya cengê Êran û İsraîlê dest pê biketin we dît nirxê neftê çi qas daket ji ber wê zêdebûna nefta di bazarên cîhanê de hey hate bin $5 de jî wê demê bi rojeka wiha ji nişkê ve plana we çi ye wekû Iraq wekû hikûmet? الى حد هذه اللحظه انا تا ام استمع باس لو گریمانە دەکەن کە دەکرێت بێنە پێشەوە ئەگەر وای دابنێن بۆ نمونە مترسانە ببنە ڕاستی ڕووبدەن ئەمە شەویەکان نوێ بنەوە لە ناوچەکە لەلایەن ئیسرائیل و ئێران یاخۆ دەرهاویشتەکانی دیکەی لە نێوان ئێران و ئەمریکا یەکەم ئەمە خواستێکی نێونەتەوەیی هەیە بۆ ڕێگەنەدان بەو جۆرە دروستبوونی گرژی و شێویەوە تەنیا عێراق نییە کە دەکەوێت دەژێت کاریگەری دەرهاویشتەکانی بەڵکو وڵاتگەلی دیکە هەن لە ئاستی جیهان ڕۆشتی ئاگران بەردەکەوێت بتابەت لە بە بازارکردنی نەوت زرەرمەند دەبن واتە 20 تا 30% نەوتیشکە لە ناوچەکەیە کەم دەکات ئەگەر ئەو بێتە ئاراوە من پێشووتر ئاماژەم بۆ کرد دەست پێشی قسەکە ئەگەر بێتە ئارا یەکەم لێ کەفتەیە وێ لەسەر ئابووریە عێراقی دێ چ بە؟ بەدڵنیاییەوە ئەگەر ئەمە ڕووبدات و دابەزری نرخی نەوت ببینین کەمتر لەوەی ئێستا هەیە ئەمە باس لە نرخی نەوت دەکەین کە $6 کەمە کەمتر لە ماوەی ڕابردوو بەرز بووە بۆ 80 دواتر زیاتر بەرز دابەزی واتە هەڵبەز و دابەز زۆر بخۆبینی بەڵام دابەزینەکەی کاریگەری دەبێت هەروەها دەبێتەوە کەمبوونی موازنە و لەمەش پێویستە کە حکوومەت دەست ببات بۆ کەمکردنەوەی خەرجیەکان لە کەرتە جیازەکان بۆ ئەوەی تێشوەکان و خەرجیەکان کەم بکاتەوە بەتەمەنی کە زۆر پێویست ئەموی وەختی بەخشابێت کە کێمکردنا خەرجیە ڕێزەر عەبدولزەراوەکەوە بەحەس کرد حتا نوکە خشتین بودجەیە ساڵە 2025 نەگەشتنە پارلەمانتوێ هون وەکە وەزارەتە پلاندانانێ لە جەمخوا خشتەیە وەزارەتە خوا شاندیە بووە ئەنجومەنە وەزیران یان چاوایە ئەو ڕێکار و حتا ئەنجومەنە وەزیران ژی بچە پەرلەمانێ لا بالتأكيد بەدڵنیاییەوە ئەو پەیوەندیدارە بە خشتەی موازنە زیاتر لە جارێک گەێنراوەتە ئەنجومەنی وەزیران وەکو دەزانن ئەوان لە ئەنجومەنی نوێنەرانیش لە قۆناغی تەشریعیدایە خۆڕێخستنەوەدایە پێ دەخاتە وەرزێکی نوێەوە نازانین کە ئایا دەتوانن لەو ماوە کەمەی ماوەتەوە بتوانن بڕیار لە یاساکان و هەڵسەنگاندنی موازنەکە بدەن چونکە ئێمە چوینەتە کەشی هەڵبژاردنەکان و لە کۆتاییدا ڕەنگە ئەمە کاریگەری هەبێت و هەندێک لە
پەرلەمانتاران خۆیان ئامادە بکەن و بەشداری کۆبوونەوەکان لە من کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ڕێکارەکانی ئەنجومەنی نوێنەران لەسەر ئەو پرسە بەڵام بەدڵنیاییەوە خشتەکان دەنێردرێنەوە ئەگەر هاتوو خوێندنەوەی بۆ کرا و لە چوارچێوەی ئەو ڕێکارانەی هەنوو پێوەستن بە هەڵبەز و دابەزی نرخی نەوت. باشە پلانێک هەیە پێشتر هون وەکو وەزارەتە پلانێ چەند جارە بەحث کردیەک و حتا ساڵە 2028 دێ پشبەستنە نەفتا عێراق پشبەستنە حکوومەتێ bi neftê kêmtir bibe bi dahatawê. Heta nûke çend ji wê planê hatiye cêbecêkirin û pişbestina nihaya hikûmetê bi dahatê neftê çend e? نعم بالتأكيد نحن أطلقنا بەدڵنیایی ئەمە پلانمان داڕشتووە بۆ 2024-2028 لە چوارچێوی پلانەکەمان ئەوەی کە ئامانج بوو بە ئامانجمان گرتووە پەیوەندیدار بە کەرتە نانەفتەکان ئەوە بووە بتوانرێت ڕۆڵی سێکتەرەکانی دیکە زیاتر بێت لە داهات. ئێمە دەستمان کردووە بە زیادکردنی ئەو دەرهاوشتە ئەرێنیانەی کەرتەکانی دیکە لە پیشەسازی هەروەها تێکرا کەرتەکانی کەرتەنانەوتەکانی دیکە دەبینی کە ڕێژەیەک زیاد بووە لەو کەرتەنانەوتیانەی کە هەن لە تێکڕای بودجەی گشتی دەوڵەت. دەتوانین ڕێزەر عەبدولزەهرە وان ڕێژان بە هەژمار بێژیەمە بزانین کە چەند داهاتێ نەنەفتی زێدە بووە لە عێراقێ مادەم هەون بەحسی زێدە بوونێتکەن. يعني ربما تصل الآن بڵێ دەکرێت ئێستا داهاتە نانەوتەکان 14 تا 15% ملیۆن دینار بن. ئەمە ساڵانە زیاد دەکات لە هەمان کات ئەو ژمارانە کە بەدەستمان دەگەن دەری دەخەن کە کەرتەکە نانەوتەکانیش ڕۆڵیان هەیە بۆ نمونە ئیمڕۆ عێراق پێویستی بەوە نییە کە گەنم هاوردە بکات بەهۆی ئەوەی کە گەرمی خۆچەیی زیاد بووە زیاترە لەوەی واتاکردنی نەوت ئەمە زۆر بە ئەرنی دەشتێتەوە لەسەر داهات لەلایەن چی دیکەش ئەوەیە کە عێراق هاوردەی کردبووە ئێستا ڕوانگەی دیکەش هەیە کە بۆ نمونە بتوانرێت و بەرهێنان لە غاز بکرێت لە نێوخۆ بۆی هەوڵ بدرێت کەمتر غاز بسووتێنرێتەوە بەرهێن تێدا بکرێت لە هەمان کات هەوڵ هەن بۆ ئەوەی باجەکان کۆ بکرێنەوە چاکسازی تێدا بکرێن. زۆر باشە وێ ڕای پلانی دیکە لە خزمەتگوزاریەکان ئەمە هەمووی نەخشەکاری و نەخشە ڕێگەیەکی دیکە دەخەنە بەردەست بۆ ئەوەی حکوومەتکاران لەسەر بکات وەکو پێشەوە سەرقاڵە بۆ ئەوەی پەرەش بە کەرتی تایبەت بدات لە چوارچێوەی پلانی 2024-2028 و بەرهێنانتیاندا زیاتر بکات. واتە ئەو کات بەرز دەبێتەوە بۆ 35% یان 40%. ئەوەش دەرەنجامی و بەرهێنانەکان دەبێت لە کەرتە جیاوازەکاندا و بۆ گەشانەوە بژانەوەی عێراقیش بەگشتی بە ئەرنی دەشتێتەوە. باشە gelek spas rêzdar Abdulzöhre Hendawî berdevkê Wezareta Plandana Iraqê ji Bexda li gel me bûn mandûne bin.